هەر وڵاتێک تایبەتمەندی هەیە بەوەی کە ئەم جۆرە بەرهەمەی هەیە کە تایبەتمەندە بەم وڵاتە بە هەنگوینیش ببێ بە بەرهەمی نایاوی کوردستان. ئەمە بەشێکە لەو بەرنامەی کە لە حکوومەت یاریمی کوردستان دەستمان پێ کردووە بۆ دۆزینەوەی بازاری نێودەوڵەتی بۆ بەرهەمە ناوخۆیەکانی کوردستان. ئێمە ساڵانە گەرمیانی کوردستان بانکەکانمان دەکەین بۆ ئەوی بەرزترین کوالێت و باشترین زۆر سروشتی بێشیایی چارەسەر نەخۆشیەکان بێشیایی ئەوەی بێ کە بۆ کوردوتانی بۆ پاشای بەرین پێمان پێی سەربەرز بین. زۆر خۆشحاڵین ئەوڕۆ بە هیمەتی جەنابتان هەمویان گرنگیان پێداوە بەڵام لە هەمویان ئەفزەلتر جەنابتان ئەوە شانازیە بۆ هەمومان زێ خۆشحاڵیە. باشترین و گەورەترین مختبەرە بهێناوەتە کوردستان کە لە عێراقا یەکەم مختبەرە بۆ تاقیەکەنەوە بزانە نەگەری ساڵانە تقریبان چەندتان بێت ئەگەر 300,000 کوردەمان هەبێ معدل ئینتاجمان 3 کیلۆ بێت ئەم ساڵ نزیکی 900 تەنمانە بێت. باشە جۆری هەنگین هەندێکی ئەبینی تۆزە ڕەنگی کاڵترە هەندێکی تۆخترە بەپێی گوڵەکانە ئەمە بەپێی گوڵەکانە بەڵێ. قەزی سلێمانیەوە بە دیاریکراوی ناوچەی شار بارژاڵ هەنگەوانم و لەوێ هەنگوین بەرەم دێن ئەمەش بەرهەمی دەستی خۆمە و ئێوەش هەمووی سروشتیەوە شەکار نایەن ئۆکتشەوەی بەرنیەت بەرهەنگەوەی بوونەوە پێشکەلەکی وڵات پیرسە نە؟ ڕۆشتووە بۆ تێست خۆشبەختانە هەنگوینێکی زۆر باش بووە ڕزڵتەکەی زۆر باش بووە. ئێمە دڵنیاین کە هەنگوینی هەرێمی کوردستان هەنگوینێکی لە ڕیزی یەکەمەکانە لە چەندین بۆنەدا یەکەم دەرچووە لە ئەو فستیڤالەکانی کە لە دەرەوە هەنگوین خواردنێکە قەت خراپ نابێت 1000 ساڵی حاڵین کە استجابمان هەبوو بۆ ئەو داواکاری جەنابتان و ئەو هەوڵانی جەنابتان کە لەگەڵ بەیانە نێودەوڵەتەکانە یاوتانە بۆ ئەوی کە بەرهەمی کوردستان دەرەوە نەسەوە بەرهەمی کوردستانە حتا ناوەکی کە گوڵ هەنیا گوڵمان لە کوردیەوە هێناوە هەنیمان لە ئینگلیزیەوە هێناوە ئەمەش جارتان کردووە ئەمە سەرفینە و ئەمەش ئاکرەیە کە نوێنەرایەتی گرۆکەکە بەڕاستی ئەوەی کردنی شەکی زۆر باشە سەرەتاوە ئەبێ بە جۆرێک بکرێت کە ئەمە بێ بە براندێک بتوانین کوردستانی پێ بناسەنین. Your initiative, I think, is the best way to highlight the importance of this. Well, thank you. I hope that your shelf of selling Kurdish honey would be everywhere in the world. زۆر خۆشحاڵم کە بینین ئەمڕۆ بۆ یەکەم جار بە شێوەیەکی فەرمی هەنگوینی کوردستانیش هەناردەی دەرەوە دەکرێت کە بێگومان هەنگوینی کوردستان یەکێکە لە باشترین هەنگوینەکانی دنیا و هیوادارم ببێ بە براندێکی دیاری جیهانی کە کوردستانی زیاتر پێ بناسێنین. دەستخۆشی لە جوتیارەکان دەکەین لە هەنگەوانەکان دەکەین لە هەموو ئەو تیمانەی کە بەشدار بوون لەم پرۆسەیە. هیوادارم ئەمە سەرەتایەک بێ بۆ بەرهەمی زیاتر و جۆری زیاتریش و بتوانین بەم جۆرە بازاری هەموو دنیا بۆ کوردستان بکەینەوە و ئینشاءڵڵا کوردستان بەرەو هەنگاوێکی پێشکەوتووتر ببین. دەستخۆشی لە هەمووتان دەکەم. پیرۆزە ئینشاءڵڵا.